پیشگی پیش مریتن حالا بود چاوی بشمن بود تو خالد جان مگی تو خالد جان خالد پرمان خالد جان می مرگی ایوان نایا سرشانی کی و کم زمان می مرگی ایوان نایا سرشانی کی و کم زمان می ایوا توریوقین خمی ایوا توجموتی خمی ایوا تینگو لزمو و پیشی بردی زگم بازی تان لور بازی خوی بری زاری رزگاریا رزگاری بخشین سان بو سوسیالیسم بو آزادی یک جاریا دی بیانی آزادی دلن همون لنتی شادی یادتن نکی لبر بیانی شادی آزادی یادتن نکی لبر بیانی شادی آزادی زیسترین پشنوان ولیو بی باکی تن سامی مرگی تشکان مرگی بی باکانتان زبونی صد خودکرانی اشکر از ران وای بیرو باورتان اراده بتوی ایمای و همونوان هدی بیانی آزادی دلان همون لنتی شادی یادتن نکی لبر بیانی شادی آزادی یادتن نکی لبر بیانی شادی آزادی آن کوچه شالان سفر در یی خواتین مجددا هر سنگری کی برزی که و آلای سوره کعبه یادی و حلکرا واری زندانکان پرده شوی رش دادا شوگار شقدکا بدی بیانی آزادی دلن همون لنتی شادی یادتن نکی لبر بیانی شادی آزادی
مەرگی کتوپڕ و ناوەختی سێخەلێ غێر قابل باوەڕ بوو، تەکان دەهەندە بوو، قرس بوو قرسە بە ئەنازەی شاهووە ئەڵاڵان و سەخناخ. بەڵام حەمایەت پێدرێ و سەمیمانەی ئێوە هاوڕێیان و یارانی دێرینی عەزیزی سێخەلێ تەحەمڵە بارە ئەم موسیبەت و غەمە قورسەی بۆ ئێمە ئاسانترەوە کرد. بەم بوونەوە ئیجازە خوازم لە تەرەف خۆمەوە، لە تەرەف ئارش عەزیزەوە، لە تەرەف دایک و خانەوادەوە، لە تەرەف خۆیشت و براکانی سێخەلێەوە لە تەرەف خاڵۆکانمەوە و لە تەرەف کل بنەماڵەی سێخەلێەوە لە تواو کەسانێک کە لە لەحەزات ئەوەڵ نەفتن ئەم خەبەرە تاڵە و ئەم زایە هەسەینە لە لای ئێمە بوون، ئێمەتان لە باوەش کرد تا بتوانین لە دەستان و مەردی غێرە قابل باوەڕ سێخەلێ تەحەمڵ بکەین. تواو کەسانێک کە لە بەشکردنی ئەم غەمەگرانە لە تەکمانە شەریک بوون، ئێمەتان بەجێ نەهێشت لە تواو ئەو عەزیزگەلە کە لە توول 10 شەو ڕۆژێکا کە سێخەلێ لە بیمارستان بەستەری بوو، پۆل پۆل ئەهاتن بۆ مەلاقاتی، بۆ ئەحواڵپرسی لەو ڕەفیقانە کە شەوانی ئاخر تا سەبحە لەبان سێخەلێەوە مانەوە کشیکیاندا، لەو ڕەفیقانەی ئەنجومەن شاهۆ بۆ ئەوەی کە 3 ڕۆژی تەواو لۆکاڵەکەی شاهۆیان لە اختیار ئێمەدانە و ئێمە و ئێوە تا غەمەکانمان بەیەکەوە بەشکەین. لە دواو ئەو ڕەفیقانەی و ئەو هاوڕێیانەی کە لە توول ئەم چەند ڕۆژە بێوچان بۆ بەرگوزاری مەراسمی خاکسپاری و مەراسمی یادبوودی ئیمڕۆ سێخەلێ تەلاشیان کرد و زەحمەتیان کێشا. لە دواو عەزیزانەی کە بە ناردنی گوڵ و تەماس تەلەفۆنی و پەیام و ئیمەیل و شەبەکەهای ئیجتیماعیە شەفاهەنگ و کەتبەن ئێمەیان تەسەلیدا. لە ڕەفیقەکان ئوسترالیا کە بۆ ڕێزگرتن لە یادی سێخەلێ مەراسمیان بەرگوزار کرد، لە مەردمە شەریفی شار سنە و مەنتەقەی سەراو و دەوروبەری کە بۆ ڕێزگرتن لە یادی سێخەلێ و بیرەوەیەکانی بەرەو سەخناخ و باینچۆ و حماوە بەڕێکەفتن، لە قوڵایی دڵەوە تەشەکر و قەدردانیەکەم و لە کۆمەکەل بێدرێغ گشتان سپاسگوزاریەکەم. ئێمە ئاعزای خانەوادە و کەسوکاری سێخەلێ هیچ وەخت حەمایەتکەر بێدرێغ و معنەوی ئێوە کە دەریایەکە لە محەبەت و خۆشەویستی و هاودەردی فەرامۆش ناکەین و بەو پەڕی ڕێز و احترامەوە ئەرزشی بۆ داین و بۆ ئێوەی خۆشەویستیش ئارزووی شادی و سڵامەتیەکەین. بەڵام ئەحساسی خۆم هەرچەند دەربڕین ئەحساس لە فەزایەکی ئەحساسی ئاوە و لە مقابل مەوجێکی عەزیم لە یارانی دەرینی سێخەلێ فرەگرانە، بەڵام بۆ من بە مەرگی سێخەلێ ئاینەی ڕفاقەت، سەداقەت، مەتانەت، سەبووری، شجاعەت و ئینسانیەت شەقی بردوشتیە. چونکە سێخەلێ ئاینەی باڵانمەی ڕفاقەت، سەداقەت، مەتانەت، شجاعەت، ڕەزمەندگی، فەداکاری و خۆشەویستی و لە یەک کلمە شەرافەت ئینسانی بوو. بە مەرگی سێخەلێ ئارشە عەزیز باشترین باوکی دنیای لەدەستدا. ئێمە بنەماڵەی سێخەلێ خۆشەویستترین کەسی
و پرۆفتخارترین عەزوی خانەوادەمان لەدەستا. یاران و هاوسەنگەرانی سێقالێت و مبارزەی مستەلەحانە و ئینقلابی لە کوردستانە لە دژی ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی ئێران و کۆنەپەرستانی منتەقە فەرماندەیەکی لایەق کاردان ڕەزمەندە و بێباکیان لەدەستە. فەرماندەیەک کە لە وەختی شەڕا لە تەک هێزەکانی دوژمنە غەریب و پڕغروری دوژمنی هەستە لەرزە. کرێکاران و زەحمەکێشان ڕاوەرێکی خۆشەویست و جێگای متمانەیان لەدەستا. جبهەی ئازادی و بەرابەری کارێکی بەتوانا و خۆشفکریان لەدەستا. و جنبش و بزرگنەوەی کۆمۆنیستی شۆڕەسوارێکی مەیانی مبارزەیە تەبەقاتی لەدەستا. شۆڕەسوارێک کە تا ئاخرین لەحەزاتی توانایی بیرکردنەوەی لە بیر و باوەڕ و ئارمان ئینقلابی و شۆڕەشگەرانەی دانەبەزی و وەبوو بەرەوچوون و سەرپەرستی تەلاشی کرد. هاوڕێن، ئاخرین دەستنوێشتەی سێخالەیە کە بە دوای مەرگیا ئێمە لە ئیفان کافشینەکەیان پەیامان کرد، مەقالەیەکی ناتەواوە کە گەرەکی بووگە لەسەر مەقاومەت و ڕەزمەندگی مردم کوبانی عەلەی داعش و کۆنەپەرستی نووسیگە و هێشتا تەواوی نەکردبوو. و پێشنەهاد بۆ ئەوەی کە کوبانی ئەو کوبانیەیە کە لەژێر بۆمب و مقاومەت و مبارزە وێران بووگە وەک ئاسارێکی کە ڕەزمەندگی و مقاومەتی ئینسانی تیاگریا بمێنێتەوە و لەلایەک ترەوە کوبانیەتر دروست بێت. جێگای سێخانەی لەناو کۆڕ و کۆمەڵی ئێمە خاڵیە، وەلێ بیرەوەریەکانی یاد و خاترەی عەزیزی بۆ هەمیشە لە دڵمانە ئەمێنێتەوە. ئێوەش خۆش بن و سەڵامەت و هات. ئەگەر بیۆگرافیەکە حازرە، هاوڕێیان بیۆگرافیەکەمان پەخشەکە. مەرگی ناوەختی هاوڕێیان و ئازیزان ناخۆش و دڵتەزێنە، بەڵام لە دەستان و مەرگی هەندێکیان خەسارێکی گەورەیە کە ڕەنگە پڕکردنەوەی ئاسەوار و دەور و نەخشیان بۆ کەس مەیسەر نەبێت. هاوڕێ خالدی ڕەحمەتی بێگومان لە زومرەی ئەو کەسانەیە. لە شەوێکی غەمگینی مانگی مارشدا بوو کە هاوڕێ خالد بۆ هەمیشە بەجێی هێشتین. هاوڕێ خالد، تۆ کەسێکی ئاسایی نەبوویت کە مەرگ کۆتایی بە ژیانت بێنێت. تۆ هەمیشە بە هەڵوێستەکانت، بە تێکۆشانت، بە دڵسۆزیت، بە ڕاستی و بە وەفات و بە خۆشەویستیت بۆ هەمیشە لەگەڵماندا دەژیت. خەمەکانت زۆر بوو، خەمی خەڵکی کورد، خەمی منداڵی هەژار، خەمی دایکی شەهید، خەمی ڕۆڵەکانی ناوزیندان، خەمی پێشمەرگەکان. خەمەکانت یەکجار زۆر بوون، بەڵام ڕۆیشتی و خەمەکانت وەکو کەشکۆڵێک لە کۆڵێنا. هەر ئەمەش بوو وای کرد لە شاری سنە و ئاواییەکانی کوردستان خەڵک ماتەمگێڕ و پرسەگێڕی کۆچی تۆ بن. هاوڕێ خالدی ڕەحمەتی ناسراو بە سەی خالد ساڵی 1332 لە شاری سنە و لە بنەماڵەیەکی زەحمەتکێش و دەستەنگ چاوی بە ژیان پشکوت. دایک و باوکی هاوڕێ سەی خالد سەرەڕای دەستەنگی نەیانهێشت ڕۆڵە تاقانەکەیان دەست لە دەرس و مەدرسە هەڵگرێت و سەی خالدیش بە ئەمەگ و بە دەربەستی خۆی بەدەم لێبردووی باوک و دایکیەوە چوو. لەلایەک بە هەوڵ و تەقالای لە مەدرسە وەک خوێندکارێکی زیرەک و لەلایەکی تریش بەبوونی بە کۆڵەکەی ژیانیان چی لە دەسات بۆ کەمکردنەوەی باری قورسی ژیانی مەینەتباریان کۆتایی نەکرد.
بەداخەوە تەمەنی کورتی باوکی دەرفەتی ئەوەی پێنەدا کە ڕووناکی دەروی ڕوونێک کە ڕۆڵەکەی هەوڵیدا لە ڕوویانی بکاتەوە بەچاو ببینێت و لەبەر سەمەرەی لێبوردوویەکانی خۆی بەحەسێتەوە. سەیخالید دەورەی خوێندنی سەرەتایی و ناوەندی لە شاری سنە بە سەرکەوتووی بردەسەر و لە بەهاری ساڵی 54دا وەک مدیری مەدرسە لە ئاوایی گەوەنتوو دەستی بەکار کرد و پاشان لە ساڵی 55دا بوو بە مامۆستا لە مەدرسەی ئاوایی بەردەسپی و تا دەستپێکردنی ڕاپەڕینی ساڵی 57 لەو ئاواییە وەک مامۆستای قوتابیان بەو پەڕی هەست و بە دەربەستیەوە کە یەکێک لە تایبەتمەندیە هەرە دیار و بەرچاوەکانی سەیخالید بوو، قۆڵی هیممەتی بۆ پەروەردەکردنی مناڵانی ئاواییەکان و خزمەت بە خەڵکەکەی هەڵماڵی. دەستپێکی هەڵسوڕان و چالاکی سیاسی هاوڕێ خالید دەگەڕێتەوە بۆ ساڵانی 50 و ئاشنابوونی لەگەڵ هاوڕێ هوشەنگی خەتمی و هاوڕێیانی گیانبەختکردو حسەینی پیرخزری، نەورۆزی گەنجی، ئەیوبی نەبەوی و چەند هاوڕێیەکی دیکە. هەستی خەباتکارانەی خۆی و هەوێنی هاوڕێیەتی و نزیکایەتی ئەو ئینسانە تێکۆشەرانە بۆ هۆی گرسانی بیر و بۆچوونی شۆڕشگێڕانە لە لای سەیخالید و هەتا هات زۆرتر لە مێشک و دەرونیدا چەسپا و جێگرت. بەدەستپێکردنی شۆڕشی گەلانی ئێران لە دژی ڕژیمی شا، هاوڕێ سەیخالید لە یەکەمین مامۆستایان و لاوانی شۆڕشگێڕی شاری سنە بوو کە جڵەوی هەستان و خۆپیشاندانەکانی شاری بەدەستەوە گرت و هەر لە یەکەمین خۆپیشاندانەکاندا لە ڕیزی پێشەوە و وەک یەکێک لە بەڕێوەبەرانی خۆپیشاندانەکە هاتە مەیدان. سەیخالید لە خۆپیشاندانە بەناوبانگ و خوێناویەکەی مەیدانی ژاڵە لە تاران بەشدار بوو. لە درێژەی خەباتی خەڵکی شاری سنە و ناوچەکەدا و بە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیشدا، هاوڕێ خالید لێبراوانەتر و بە دەربەستر ڕیزی خەباتکارانی چەپ و کۆمۆنیستی هەڵبژارد و تا دوا هەناسەی ژیانی ئەو ڕیزە و ئەو ڕەوتەی بەرنەدا. بە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و دەرکەوتنی یەکەمین نیشانەکانی هێرش بۆ سەر کوردستان، هاوڕێ خالید کە یەکێک لە هاوڕێیانی زۆر نزیکی کاکشوان بوو، لەگەڵ کاکشوان کەوت و پێکەوە دەستیاندایە فێرکردن و ڕاهێنانی لاوانی شار بۆ بەکارهێنانی چەک و بەرگری نظامی. لە جەریانی نەورۆزی خوێناوی شاری سنە و دواتریش لە هەموو مەیدانەکانی شەڕی دەستە و یەخە لەگەڵ بەکرێگیراوان و هێزەکانی ڕژیمی ئیسلامیدا، سەیخالید لە زمرەی خەباتکارانی شۆڕشگێڕی ریزی پێشەوەی خەبات بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 57 و ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە، هاوڕێ خالیدیش وەک زۆربەی لاوانی تێکۆشەری شاری سنە پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە کرد و وێڕای هاوڕێ محەممەدی مایی ناسراو بە کاکشوان کە هاوڕێیەتی و نزیکایەتیەکی یەکجار زۆریان هەبوو، درێژەیان بە خەبات و تێکۆشانیاندا. بەدوای گیانبەختکردنی کاکشوان بەرپرسایەتی لە قیشەی سعی لە ناوچەی سنە بە هاوڕێ خالید سپێردرا و وەک چاوەڕوانی لێدەکرا زۆر بەباشی و بە دەربەستی ئەو ئەرکەی بەڕێوە برد. لێهاتوویی وشیاری و وردبینی هاوڕێ خالید وای کرد کە تا هات پلە و جێوشوێنی هاوڕێ خالید لە ناو ڕیزی کۆمەڵەدا گەشەی کرد و سەیخالدی کرد بە فەرماندە و بەرپرسی جێمتمانەی هاوڕێیانی پێشمەرگە و لە هەمان کاتدا کردی بە ڕوخساری ناسراوی نێو کۆمەڵانی خەڵک لە ناوچە جۆرا و جۆرەکانی کوردستان هەل لە کامیارانەوە تا سەردەشت و بانە. ئەندامی کۆمیتەی جنوب، ئەندامی کۆمیتەی هێزی شۆڕش، ئەندامی کۆمیتەی هێزی شوان،
ئەندامی کۆمیتەی ناوچەی مەریوان، ئەندامی کۆمیتەی سەرسنوور و فەرماندەی نظامیە و هێزە و دواتریش ئەندامی ستادی بەڕێوەبەری لە ساڵەکانی 90-91 لە زمرەی بەرپرسایەتی و ئەرکە تەشکیلاتیەکانی هاوڕێ خالد بوون. مۆری لێهاتوویی و وشیاری سیاسی هاوڕێ خالد بە زۆربەی کار و چالاکیەکانی کۆمەڵە و ئەو ناوچانەی وا خالد ئەرکی پێسپێردرا بوو بەڕوونی دیارە. هاوڕێ خالد ساڵی 1992 وێڕایدایە حەبیبەی دایکی کە بە درێژایی ساڵانی خەبات چ لە شار و چ لە شاخ هاوڕێ و هاودەمی خالد و هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە بوو، هاتە ئوروپا و لە وڵاتی سوئێد و لە شاری یۆتۆبۆری نیشتەجێ بوو. هاوڕێ خالد لە ژیانی تاراوگە و هەتا ماڵاوایی کردنی دایە حەبیبەی دایکی لە ژیان وەک ڕۆڵەیەکی بە ئەمەگ و وەک پەروانەی دەوری شەم بە دەوری داهات و خزمەتی پێکرد. بە دەربەستی و ئەمەگناسی هاوڕێ خالد تەنیا تایبەت بە دایک و بنەماڵەکەی نەبوو. کەس نییە لە هاوڕێیانی دوور و نزیکی خالد کە بە جۆرێک لە جۆرەکان چێژێکی لە تامی بە دەربەستی هێمنایەتی وشیارانە و وردبینی سیاسی ئەو نەبرد بێت. بۆیە دەڵێن لە دەستان و مەرگی کەسانی وەک هاوڕێ خالد لەو خەسارە گەورانەیە کە بە ئاسانی قەرەبوو ناکرێتەوە و جێی خاڵیان بە ئاسانی پڕ نابێتەوە. تەنەکەم ئێمە ئینسانی واقعی و فرە گەورەمان لە دەستدا و هەر بەو جۆرەوە نەتەنیا لێوە بە هەر کەسی لەم دنیا ڕێزی لە ئینسانیەتە وجودیان ماوە تەرسیەتێژ. من وازانم هیچ ڕۆمانیویسێ بەرجەستێک ناتانێت جیا لە زندگی واقعی کاعەبەی بابان بتوانن لە تەسەورات خۆیان شتێک وەک زندگی کاعەبە بنووسێت. من لێرە گەرەک دوو نوکتە باس کەم وەک هەست خۆم بەرامبەر بە کاعەبە باسی کەم. دانێکی ئەفسوسە، دانێکی ئارەزووە. ئەفسوسم بۆ وەسە کاش لەو وەختا وا بمایێت ئێمە ئینسانمانە ئەناسی، کاش لەو وەختا وا مابوو ئێمە شتێکمان دروست کردای وەک سەمبۆل ئینسانیەت، وەک سەمبۆل سداقەت و پاکیمان دادەسەوە و بەو جۆرە لە ئینسانیەتەوە دفاعمان کردای، قەدردانیمان کردێت. و ئارزوومەوەسە کە لە ئایەندا سەمبولێک لە ئازادی بێنم کە ناو عەبەی بابانی پێ بێت. ئەو دەرسکە وا و جێشتکە بۆ ئێمە بەڕاستی ئەگەر لە عەمەڵا ئێمە بیوەینە کار زندگی ئەوا سەخت نابێت. من سای یەکەم ئەو بکەمە سەرمەش خۆم و لێرە بوو ئینسانیەت کاعەبە سەر تازیم دانێنم. ئێوە خۆش بن. بەداخەوە هەروەک ئاماژەمان پێدا مەرگی ناوەخت کاتێکی زۆرتری بە هاوڕێ خالد بۆ تێکۆشانی زیاتر بۆ گەیشتن بە ئامانجە بەرزەکانی نەدا. مەرگ ئەگەرچی توانی جەستەی خالدی خۆشەویستمان لێ بستێنێت، بەڵام نەمەرگ و نە هیچ شتێکی تر ناتوانن دەرسەکان و ئەزمونە گەورەکانی ژیانی پڕ لە سەرەفرازی و شکۆمەندی ئەومان لێ بستێنێتەوە.
دلي أوسع وترضى شادي كردو باور برزي وليلي بس البنزين وباور ضاو برو أولي غيي بردو ويداو يا ويداو يدياو أخذ الليل دليل ويليل 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 زۆر سپاس کاک فەریبۆرز داواکەین لە کاک ئەحمەد بازگێر فەرموو شێعرەکە بکەن. هەموو کەسانەی کە سەید خالید خۆشی دەویستن و هەموو کەسانەی سەید خالیدیان خۆش دەویست دەکەن. من دوو پەخشانی زۆر کورتتان بۆ دەخوێنمەوە. یەکیان وەختێک بیر دەکەمەوە خۆشەویستی ئەفسانەیەی سەید خالید و دا حەبیبە یەکتر بۆ زۆربەی ئێمە کە هاوڕێی چەندەیەی ئەم دوو خۆشەویستە بووین زۆر شتێکی ئاشنایە. ئەم نۆختی خۆی پەخشانێکم نووسی دوای مەرجی دا حەبیبە کە بە حزوری سەید خالید و لە مەراسمێکی ئاوادا خوێندمەوە. ئەمە تانجارێکی کە بۆ دەخوێنمەوە پەخشانێکی کورتە. دوای ئەوە دوو بەیت شیعری زۆر کورت بۆ سەر چێلی گوڵکۆی دا حەبیبە بە داوای سەید خالید لە من و لە زمان سەید خالیدەوە ئەویشتان بۆ دەخوێنمەوە. کۆتاییەکەشی پەخشانێکی کورتی ترە کە بۆنەی مەرجی سەید خالیدەوە نووسیومە. بۆیە من سپاسان دەکەم. لە یادی ئاوا باشە لە یادی دا حەبیبەدا ئێوارەیەکی درەنگ وەختی هاوینی 62 خۆر خەریکە بەرەبەرە داوێنی خۆی هەڵدەچنێ و بەهێمنی بە پشتملی شاخی زەرفکە و هۆملەوە بەرەو شوێنێکی نادیار دادەگەڕێتە خوار. باسکی کۆڵەسە سێبەرێکی ڕەش و ساردی بەسەردا کشاوە، بەڵام هێشتا لەو بەرەوە لە دەشتی بانەزێر و لەسەر لازانجی وسوەکەل پەڵەپەڵە زەردایی گەرمایی لێ هەڵچۆڕاوی خۆر بەدی دەکرێ. نورەفکەنەکانی ڕێزە پایگاکانی سەر لووتکەی زاتراوێ یەک لە دوای یەک چاو بز دەکەن و چرانیوە گیانەکانی زۆر لە مێژنیەدا گیرساوی گوندی داساوێن لەژێر چمک و چەپۆکی خۆیاندا پش و بڕ دەکەن. هاشەی ماندووی پایزانەی چۆمی کەڵوێ کەنیسکاوێ و بریسوێی بەجێ هێشتۆ و لە گۆمەشینەوە بەرەو وەیسک دۆڵ دەپێوێ بە حاستەمێک لەگاتە گوێ. ئێوارەیەکی درەنگ وەختی هاوینی 62 مزگەوتەکەی کۆڵەسەی خوار و ئێستا بنکەی کۆمەڵەیە و زۆر ئێواران لێرەوە دەستە دەستە گوردان گوردان پێشمەرگە بە هەر چوار لادا بەرەو ئالان بەرەو سەردەشت و سوێسنیان بەرەو دەشتی کەڵوێ یان دەشتە تاڵ ڕایەڵ دەبن. ئەم ئێوارەش دیسان بەردەرکی مەقەڕ ئاڵۆزە جم و جۆڵی پێشمەرگەکان بۆ خەڵکی نێودێ ئاشنایە و ڕوح دەخاتە بەر ئەو ئێوارە درەنگ وەختە پاییزیە. لەو سەرەوە بەسەر ئەسپێکی سپی لە غاو کراوی بەڕەوت وێرغە، بەڵام لە شوێن خۆیدا سمکۆڵ کردو سوار چاچێکی ژن ژنێکی پێشمەرگە پێشمەرگەیەکی دایک دایە حەبیبە پێ لە ناو ئاو زەنجیدا ڕێشمە بەدەستەوە پێ لەسەر سەفەری ئیمشەویانە. زۆر زۆر پێش ئەو ئێوارەیە ئیتر دایە حەبیبە هەر بە تەنیا دایکی سەید خالید نەبوو. زۆر لە مێژبوو سەید خالیدەکانی دایە حەبیبە سەریان لە هەزاراندا بوو. زۆر لە مێژبوو دایە حەبیبە
هەر تەنیا دایکە پێشمەرگە نەبوو بەڵکو پێشمەرگەی دایک بوو. ئێستاش دوای ئەو گشتە ساڵە وەختێک چاوم لەسەر یەکدا دەنێم و هەستم بۆ لەرینەوەی زایەڵەی ئەو مێژوویە ڕادەگرم کە دایە حەبیبەی خوڵقاند یان ئەو تاریخە کە دایە حەبیبەکان خوڵقاندیان نەغمەکەی چ خۆش چ ڕەوان و چەندە بەرز دێتە گوێ. دایە حەبیبەکانی ئەم ڕەوتە یەک و دوو نین، زۆرن ئەو دایکانەی کە لە تەک باوەڕی ڕۆڵەکانیاندا بوون بە یەک و شاخ و هەردی کوردستانیان پێوە. زۆرن ئەو دایکانەی کە بوون بە ئاشنای زیندانەکان، زیندانیەکان و زیندانوانەکان لە زیندانە گەورەکەی ئێراندا. زۆرن ئەو دایکانەی کە کاڵەی سەفەری درێژیان بۆ سەردانی ڕۆڵەکانیان هەڵبست، بەسەر تیغی سنووردا تێپەڕین و تەنانەت گیانیان لەو ڕێگەیەدا بەخت کرد. زۆرن ئەو دایکانەی کە لە دڵە میهرەبانەکانیاندا یادی ڕۆڵە جوانە مەرگەکانیان هەر زیندووە و لە مێش ساڵە بۆیان ناخەوێ. دایە حەبیبەکانی ئەم ڕەوتە زۆرن. دایە حەبیبە ئەمڕۆژ ئێوارەی پاییزێکی درەنگ وەختی ساڵی نەوەدا. لە دنیای ئیحساسمدا ئەم ئێوارەیەش هەر لە ئێوارە درەنگ وەختەکەی پاییزی 62 دەچێت. نامەوێت دەستکەوتەکانمان لەو وەختەوە هەتا ئێستا بژمێرم. نامەوێت لیستەی دوور و درێژی جانبەخت کردوەکانمان تەنزیم بکەم. دەمهەوێ بچمە نێو دنیای ئیحساسم و بڵێم زۆربەی هەرە زۆری ئێمە پێشمەرگەکانی بەردەرچی مەقەڕی کۆمەڵە لە کۆڵەسەی خوارێ دیسانەوە لە دەوری تۆ ئەیدای کە سوار چاکەکە جەسوور و سەربەرزەکەی هەمووی ئێمە کۆبووینەوە. ئەمجارەیان بۆ ماڵاوایی یەکزاری نانا بمبورە، بۆ ماڵاوایی یەکزارینا بەڵکو بۆەوەی جارێکی تر ئێمەکانی ئەو سەردەم ئەم ئێوارە بۆ مەودایەکی کورتیش بێ بگەڕێینەوە ئەو دەورانە. جوانیەکانی ئەو سەردەمە ببینین، دەنگەکانی ببیسین و عەتری بۆنەکانی هەڵمژین. چەند پڕ ئیفتیخار بوو ئەو ڕەوتە، چەند پڕ ئیفتیخارە ئەم ڕەوتە.